ئەها جاکە کاتێ دەست پێکە لایڤی عوبێدی حەمەد چیرۆ کاک جەگرتووە ئەمە یەکەم جاردا احترام و ڕێز و حرمەت و خۆشەویستی بێپایان و تایبەتە بۆ بینەری لایڤەکە چاوتان ماچەکەم و شێرکردنی لایڤەکە گەورەی خۆتانە سەرەتا هەموو پرسیارێکی عوبێدی حەمەد چیرۆ بۆ دەست پێکا بڵم جێگەری میدیا حسین مایگرتن و کلیپکردن و گۆرانیوتن بەچی گەیاندویت فەرموو قوربان کاکە عوبێدجان وەڵا وەکو پێشتری ژوتمەیلی نەوانێ ئەو خۆشەویستی و بەڕێزانە و جەماوەرە بەڕێزەکە هەیە بۆ من و ئەو خۆشەویستی خۆم کە هەمە بۆ کۆمەڵێکەس و لە ڕووی معنەی و کۆمەڵایەتی و ئیسفادەم لێکردو لە ڕووی مادیشەوە بەحەتمە بە دڵنیای ئیسفادەم لێکردووە و بۆیە من هونەر ئەوەی کە ویستومە پێی گەیانم سواز بەخوا احترام و ڕێزمان بۆت کاک جێگرتووتە ئاسپم بۆ زۆربەی هونەرمەندانی شاری سلێمانی و شارەکانی تریش بابە شار نێڵێم بۆ زۆربەی هونەرمەندە میلیەکان کردووە بەڵام ئەتوانی ناو یەک شخصم پێ بڵێ کە بڵێ من لە ئاسپم بۆ کردەوە پەشیمانم وەڵی پەشیمان بڵێن پەشیمانم نەوەڵا شتیتانە هەمووی کوڕی چاک بوون کە لە بازاری ئێمە بووین و کاری موزیک و حەفلە و ئاهەنگکانمانە کرد هەمووی بەڕێز و عەزیز بوون لێ هونەرمەندە بەڕێزانە ینی کەسی شوێتیان نەبوو بڵێ عەسفم بۆ کردو پەشیمانم لێ کاکە عوبێدجان لە ئێستادا وەکو پێم وتی ئەگەر دووبارەم پرسیارە بکەم و بۆ دانیشتنی دووقۆڵیت نییە کاک جێگر سوپاس دەکەم وەڵی دانیشتنی دووقۆڵی اینجا ئەوەکو پێم وتی چەندای گەر باسم کردووە شێوازی تۆن و دەنگ و ئەدا و تەبەقە و گۆرانی و کەلیمات هەموو هونەرمەندی بۆ دەمەندێکی فەرقی هەیە ئەمە لەلایەک و ڕۆژ بە ڕۆژی گۆرانی بێژ زۆرە بێت ڕۆژ بە ڕۆژی بینی گۆرانی بێژە میلیەکانوانەی ئاهەنگ و دانیشتنەکەن زۆر بە زۆر زوو دروست ئەبێت لەبەر ئیشەکە ئاسان بووە ئەتوانی چیبۆردی عازب چیبۆردێک لەگە ڕێزما جیازێنیت کامێرەکە حازرە یوتیوب حازرە شاعیرەکە حازرە خێرا شعرەکە تیادێت دوو گۆرانی ئەڵێت و لە پێشەکە دایێت و ئەبی بە گۆرانی بێش ئەجا تو ناشکری هەرچی ئێستا گۆرانی چوت من دانیش گۆرانی لەگەڵا بڵێم ئەوەی کە هونەرمەندی بەڕێز و گەورە و لە بوارەگا جێدەسی دیارە و مامۆستایە لەگەڵ لە گۆرانی وتووە زۆربەی زۆریان هونەرمەندە دیارەکان بەڕاستی و کاگڕێباری مەلازادە 30 ساڵە گۆرانی بێژە لەگەڵ کاک نووری گەرمانیەوە 20 ساڵە گۆرانی باشترین گۆرانی بێژی هەولێر و مەتیخانەیە گۆرانیم لەگەڵا وتووە لەگەڵ زۆربەی هونەرمەندە بەڕزەکانی کا لە کاکسەکە قوربانی گۆرانی وتووە چیکە لەگەڵ کاک سەنگەرەوە هەر هاوڕێ و عەزیزی خۆمە و لەگەڵ کاک شیرۆ عەبدوڵڵا مەچی مامۆستای خۆشەویست جایترەوانی کە قوتبەن لە ئیشەکەیا و کە تۆپن و کە لووتکەن من لەغەموانە دانیشتنم هەیە ئێتر پێویست ناگەڕێت کۆمەڵێشکیان بێت باش تۆ کەونە باسی لووتکاکەی بۆچی لە بەرنامەی تەلەڤیزیۆنیا باوکەوتی بڕۆ دەرەوە و سەڵتە خۆش نییە کە تۆ لەگەڵ لووتکەیە وەڵا خاڵ عوبێد ئەو بەرنامەی بوو تەبعاً بۆ خۆشی بوو بەرنامەیە چکە من ئەو بەرنامەیەک بوو دەنگی شارەکەم لە زاگرۆس تیڤی کرد و کاتە با بڵێن من چوم هەروە سەرێکم لە بەرنامەکەیە جەماعەتی کەناڵەکەوتیان بۆ ناشتە ژوورەوە هەروەکو بۆ خۆشی بۆ سپرایزیە ئیتر ئاوا چوومە ژوور ینی باقیشم تاوتی ناوت چییە و تەمەنە چەنە و شتەکە تۆزەوە کۆمیدی بوو شتەکە کرا ئیتر باقیش بە خۆ نابێ بڵێ وڵی یەکەم بوو ێرە بێ بڵێ بە دڵم نییان دەرمچێنێت ئەی باشە باوکەوتی ناوت چیە ینی دەو کاتەیە وتی ناوت چی ئەوەنیە چکە کە چوومە ژوورە بوو بە کۆمیدی ئەویش کردی بە کۆمیدی وتی ناوت چییە و چۆن هاتی بۆ ئێرە و تاسە گۆرانی وتووە و لەکوێ خوێنیت و شتەکە و جۆرە کۆمیدیشی لیاو ڕێبواری مەلازادە تۆ بە مامۆستا وەسفیەکەیت ئەڵەی مامۆستامە نەک ئەوەی کە تۆ بڵێ ئەوەی لاقیتەی گرتووەی لە من کۆنتر گۆرانی و تۆ مامۆستامە تۆ توانی دەست بخێتە سەرێ هونەرمەند بڵێ ئەمە مامۆستای نەری منە کاکە عوبێدجان سەی برای خۆکە گۆرانی وتنی هەڵپەرشی ئێستا فەرقی لەگەڵ جارە جادا من ئەگەر مەجال بە یەکشیکردنەوەکەم بۆ جانایش بۆ بەڕێزانە مامۆستایەتی مەسەلە مامۆستای ئەوەیە مامۆستاوەیە کە تۆ لە بناغەوە دروستەیەکات ئێستا هونەرمەند ئاراز ڕەباتی هەیە کاک ئاراز ڕەباتی خۆشەوی ڕێزم هەیە بۆی ئەڵێت من مامۆستاکەم کاک سەعەلی سەردەشتی کوردستانی ڕۆژهەڵاتە ئەمە لە گەنجێتیەوانێ ئەم کابرایە چۆتە لای ئەو مامۆستا بەڕێزە ڕۆنراوی یاوەتی ئاوازی ئەو تا دروستی کردووە منەکو خۆم کەسێکی وان نەبووە تا ئێستا بڵێ ئەمە مامۆستان بۆ لە بنەڕەتە تەنها باوکم بۆ بڵین لە مناڵی و حتا مراقی لەگەڵ ما ئاواز یامەتی هۆنراوی یامەتی ئێستاشی لەسەر بێت ئەجا بۆیە کەسێک نییە لە غێری باوکم بڵێم ئەمە مامۆستای منە و دروستی کردم بەڵام کەسی کەژەیە مەسە کاک ڕێباگە باسم کرد تۆ مامۆستایە لەبەرەوەی مێژوو هەیە شدەیە هونەرمەندە بەڕێزانێکی ئێستا لە ساعەکەیان هەموو لەسەر دەست کاک ڕێبارەوە پێیا بوون هەمووی بەژێ دەستی ئەوە ڕۆشتون و دانیشتن لەگەڵ ئەوە کراوە لەگەڵ ئەوە ناسراون و گۆرانی ئەویان و تۆ کەلیمی ئەویان و تۆ تا وردە وردە بووم بە خۆیان مەمەسەکەی من ئەو بکە باس کاک ڕێبارم کرد ئێوە ئەو وەسفەی کە کاگڕێبواری تۆ کەوتۆش لە ئێستا تقریبان هی ئەوەکەی هی ئەوەیەکەوەی دانیشتەکانتان و معمەلەی هونەریەکەتان پێیەکەوەی نەک ئەوەی کە بڵێن مامۆستات بێت و لە بناچەوە توی پێگەیان بێت وایە
نەوەڵا کاکە عوبێدجان مۆزوعەکە ئەوە نییە کە بڵم کاکە باوەسی منی کردو من بەسوی کاک شیروان عەبدوڵاشم کرد لە بەرنامەی لە ساڵێکیان لە کەناڵێکی تەلەڤیزیۆنە وەسفم کرد وتم لەو زیاتر حەق نییە بە کەس بۆ درێ مامۆستا یعنی شتەکە دیارە و شتەکان دیارە مەسەڵەن کاکە عوبێدجان من باسی باوا لە کاک ڕێبا بێ با لە کاک شیروانم کە کاک شیروان هونەرمەندێکە من 10 ساڵ من کابرا گۆرانی وتەوە چەندین ئاوازی گۆرانی هەیە مکابراەکە لە 2009 ماوەی 20 ئەوەنە ساڵە هەر ناوی هەیە تا ئێستا ئێستا گۆرانی بێژ ناگاتە ساڵە 2 ساڵ تۆ لەسەر ئەو ئەساسانە ئەبێ بە خەڵک بڵێ مامۆستا لەسەر ئەساسی کابرای جوک ڕێباری مەلازادە تەمەنی 55 ساڵە چەندێکە تەمەن درێژ بێت حتا ئێستا کەس تۆنی تەبقی ئەوی نییە تۆن و تەبقەیەکیش کە سەناعی نییە دروست کرا لەگاک بێت تۆن و دەنگی خۆی وایە لەگاک ڕێبار کە هەر قساکە لە ڕێوە قساکات لەسەر ئەم ئەساسانە تۆ ئەبێ بڵێ مامۆستای لەسەر ئەساسێک کە لەگەڵ هەموو کەسێک گۆرانی ئەڵێت بەبێ ئەوەی بترسێت لە بەبێ ئەوەی کە لەو دانیشتیان بشکێ بکەوێشی کە زاڵی بەسەریە تێگە لە برای خۆ تۆ لەسەر ئەمە ئەساسانەیە بە خەڵک بڵێ مامۆستا کاک ڕێباری مەلازادە بە تۆڵە جێگر لە هەمومان شارەزاترە مەبەستی تۆ لەبەری پێشتر عاسف ئۆرگ بووی شارە کاکە شارەزایی ئەو نەیوتۆ ئەم مامۆستایە جێگە ئەمەی نەوتۆڵە شارەزایەکە لە چیایە تۆ تا بەیانی بتوانی لە جێ سە کەریمە دروستکەی لە تەبقە و نازانم ئەمەی کای قسانە لە ئاسمانە بێ کەس نەزانی گۆرانی بڵی کە شارەزانە بووی کە نەزانی دوو ئاوا دەستکاریکی کە نەزانی دوو مقام دەستکاریکی ئیسفادەی نییە مەبەستی شارەزایی کاکرێبا لەوەیە من چەندین گۆرانی خۆم بێ چەندین ئاوازە بوو ئاوازی خۆیم دەستکاری کردووە مقامێکی کە هەستی پێ نەکردووە چەندین دانیشتمان کردووە تۆن و دەنجی من بۆ هەموو ستایل و بۆ هەموو لەگەڵ هەموو دەمەندەکانە گونجاوە دیارگاکرێبا لەو ڕۆک ئاڵە شارەزاترە و ماڵی ئابێ و من سپاسی یەکەمتان بردن مامۆسای چوا گەورە ئەوە جێی گەورەی ئەوە کەوا بۆم بڵێ من سواسی یەکەم ئیتر شتەکەش دیارە ڕاستی چێ یەک تۆز لە هونەر ئەچینە دەرەوە یەک تراکی تایبەتت بەسەر گوڵناراوتووە ئەمە چییە و بینت لەگەڵ مەشروب چۆنە وەڵا ئەو گوڵنارە زۆر بەلایەنەوە نازانم سەر لە ئەوروپا بۆە زۆر نۆرمال بوو بەڵام بۆ کوردستان ئەمە شتێکاڵێن بە چاوێکی تر و بردیان بە ئاقارێکی ترا و کۆمنتێکی زۆر نەشیا و لە بۆ ڕوبەڕۆ لەسەرەوە ئەبێ ئاسایی بێ بەلای خەڵکەوە لەبەری تۆ ئەڵی لە ئەوروپا ئاسایە بێ لە کوردستانیش ئاسایی بێت لەبەرەوەی من ئێستا لە ئەوروپا هەموو ئەوروپا گەڕاوم زۆربەی وڵاتەکانی عەرەبیەکان گەڕاوم تەسەوڕ ناکەم هیچ کەسێ بەقەت گەنجەکانی کوردستان بخۆنەوە لە عالەمە کاتە بە لە جارێ گەنجەکانی کوردستان ئاسایی بێت چکە کەس بەقەت گەنجی کوردستان ناخواتەوە شتێکی ئاشکرایە ئەمە لە دانیشتنێکا وتراوە نە ڕیگلامە نیشت چوومە دانیشتنی کۆمەڵی برای بەڕێزەوە ڕێزمە بوویان وتی کاکجێکە حەزەکەین ئەو ئارەقەیان نەخواردەوە تراشێکمان بەسەر ئەوەیە بۆ بڵێ یعنی هەیە ئەڵێ بەسەر ئەڤەلۆن هەیە بەسەر لە کەمڵەکەمە ئەمە شتێکی زۆر ئاساییە جا لێوا لەگەڵ کاکاوژین هاوە پشکۆل ڕێزمێ بۆی لەگەڵ ئەوە کارمانە کرد ئەو کاتەکە لێ بوو مێساژ چای ماجەقمە لەگەڵ خۆمایە بگەڕێمەوە هەر پێکەوێن انشەڵا ئاوا بوو شتەکە بەڵامی تر دایمە تۆ من ئەوەم دیقەتداوە کاکە عوبێت ئەو شتانی کە لە کوردستانە بڵاوە بێتەوە بە زمانە بازارەکە ئەڵین ئەتەقێتەوە دایم ئەو شتانن کە شتێکی هینە هاکەزایی ئەچێتە ناو خەڵکەوە یعنی منەوە گۆرانی خۆشەم و تو ئاوازی خۆشخۆش و کەلیمی خۆشخۆش ئەڵێ ئەم خەڵک بەلای احتیادی نییە بە توی بەسەر ئارەقا گۆرانیڵی خەڵک داوایەکە هەڵگاک جێگت خوا و تراکە زۆر خۆشە یان سێرەکەی خەڵک زیاتر سێری کردووە ئەمە کێشەکەی ئێستای کوردستانە ئەوەی کە بە تۆ کە تۆ بەلاتەوە باشە و سەرکەوتووە بێرە جاعت نایەنێ ئەوەی کە هاکەزایی ئەیلێت و بە فشقات و بەهین بەڕێیەکەی خەڵک بەدڵێ بێت جامۆزی گوڵنارەکە ئەوەیە ئەو باسی فشکات و شتاناکەی تو ئالێرە یاتوانی بۆ منی شەرح بکەی هونەری ڕەسەن چییە کاکجێگرانی هونەرێکی ڕەسەن چیەگەێنە لای جێگر کە کوڕی مامۆستای گەورە کاکیاسین هیوادارێش بێتە شوێنەکەی تۆ چوار پرسیاری لێ بکەم فەرموو بە قوربانم گاڕۆمیە وەڵای هونەری ڕەسەن ئەوەیە هونەری ڕەسەن لە هەموو دنیاە ئەوەیە کە ئەمێنێتەوە هونەری ڕەسەنەوەی مەسەلە من تا ئێستا ئەچی دانیشتنێکەوانە توای گۆرانی گۆرانیشی حەسەن زیرەکمان بۆ بڵێ یان لە گۆرانیی ئەحمەد شەماڵمان بۆ بڵێ یان گۆرانیشی بابوات لەو جیلانەش بێنینەوەی توانە مامۆستا مەدرسەت بینە دوای ئەوە مەسەلەن هونەرمەندی میلیمان زۆر بوو مەسەلەن کاک کەریم خەمزەیی لە ساڵانێکە گۆرانی ئای لە بەرمەسیە ڕێگای و تۆ لە هەفتاکانە حتا ئەم دقەیە خەڵک بە منی ئەڵێتەوانێ کاکە گۆرانی سی ساڵ تەمەنی بێت کاتە ئەمە گۆرانەکە ڕەسەنە هونەرمەندەکە ڕەسەنە هونەری ڕەسەنەوەی کە ئەمێنێتەوە کاکە بێت بە کوردێکی ئەوەیە کە ئەمێنێتەوە ئەوە نییە کە مانگێ خەڵک گوێ لێگر نامێنێت ئاخر من ئەم قسەیە زۆر بە زۆر هونەرمەندیشم بوو بەڵام زۆربەی هونەرمەندان لەناو لایڤەکە سڵاویان بۆت هەیە کاکە سافەی شەریف برادران و دۆستان و کاک جاجۆی خەیات لە دانی مارک برادران و دۆستان و خۆشەویستان هەرامی بێجاوازی هونەرمەندان زۆر
سڵاویان بۆ کردوی بەڵام من ئەم پرسیارم لە مامۆستا عینەدین کرد کاک جێگر وتم هونەری ڕەسەن چی وتی عوبێت ئەمڕۆ ناڕەسەن ڕەسەنە و ڕەسەن ناڕەسەنە ئەمە تۆڵێکی لەسەر وڵی تر بۆ تەمەنەکەی عینەدین بەداخەوە وایە و نەرمەند و مامۆسایشی گەورەیە ئەو ڕێز و زیاتر و حرمەتی زیاتری لێ بژیرایە و لایەنی مادەکەی باشتر وایە و ئیتر بەداخەوانێ بۆ من ناکری قسێ کە من تەژبیشی بۆ تۆیم نییە چەند ساڵێکی کەمە گۆرانی ئەڵێم زیاتر ئەبێ مامۆسایکی وەکو پیاوە بەڕێزە ئەو جابی پرسیارە بە هونەری میلی چییە کاک هونەری میلی وەکو پێم و تێسان نمونێکی کاخێری خەمزەین بۆ هێنایتەوە هیوادارم ئێمە ژاگەت تەمەم باقی بێگەم بدیشی مەسەرەوە لێ بێت 30 ساڵێکە داوای گۆرانیشی من بکرێتەوە عنی هونەری میلی کاکە عوبێت ئەوە بووکە و نەرمەندانە کردویانە بەڕاستی یعنی لە دوای ئەوانی شوانێ وا لە تەمەنی باوکم و بەدای باوکم کاک کەریم و کاک مەحمومانەوە زێ بێنە جیلێشکە بەیا بووم کاک فەتاح عیسا زەواریە بوو کاک حامید بێکەزە بووە ئەمە لە کوردستانی خۆمان باسەکەین لە کوردستانی ئەو دی و مامۆستا برایمی قادریە بۆ مامۆستا سەردەشتیە بووە قادری مامەندیە بووە ئیتر هونەری میلی ئەمانەن بەڕاستی لەمانەت لەبەڕ ناکات ئەو بەسەراتەمان بۆ باس بکە کە ئاراز ڕەباتی مارەکەی دەرکرد و تۆش ڕات کرد کاکە ڕازڕەباتی ڕێزە خۆشیستی بۆەوە ساڵانێکی زۆر ئێمە پێک و کارمانە کرد من ئاسفی بووم ئەو کاگاراز بوو نەرمەندی بەڕێز قادر مۆریاسی بوو پێکەوە لە دوکانێکە فرقەمانە بوو جا لە باخی بەختیاری حەفلەمانە بوو بەڕاستی کاک ئاراز یەک حەزی بەهینەیە حیوانات و ماروچە بۆ ڕاوماسی و ئەم شتانی هەیە کاگارات ڕێزمێ بووی من سای زەرم لێ ئەنجا من تۆزێ ترسم تایە لە زۆر شت هەر تۆزە ترسنۆگەم برادران دەڵێ کاکە تۆ بە دەبێ نایری هەر بە خۆشی و شتێمان هەیە لەبێدا کاکە عەسفمە کرد سای زەر و خەڵکە پەڕێکاتێکم زانیندەکاتی گۆرانی یەک ماری خستە سای زەرەکە ئەی دەکاکە تۆش نازانم بەخوانات هەرقەلیش ویە ترسید جاوە ئەوە مۆزەکە ئەو بوو کە مارەکەی خستە سای زەر من ڕامگە بەڕاستی سای زەر بەجێما سای زەر لەلایەک مکبەرە لەلایە کورە و دیوەرە کاکە وەرەی پێشموانێ وەرە ڕامەکە ئەوە بوو نەقلی ئەو احترامان بۆ کاک ئارازەباتی چای ماچەکەم ڕێزمی چی دێ بۆ کاک شیروان عەبدوڵڵا هەرچەنە پێشتریش باست کرد بەس ئەمەیە بپرسم چی دێ بۆ هونەرمەندی خۆشەویست کاک شیروان عەبدوڵڵا وەڵا کاکە شیروان عەزیزەوە خۆشەویستەوە بەڕێزە و مامۆستایە ینی من هەر لە مناڵیەوە هۆگری بووم لە مناڵیەوە حەزم بەدەنی گردووە تا بۆ خۆشیم باس کرد هەر تاوتی باسی کەەوە سا لە بەرچای بینرانە باسیەکە من مناڵ بووم ساڵی 1969 گۆرانەکانی شیروان عەبدوڵڵام لێە شتێک مەگەی بەدەستمەوەکو شانەیەک لەو جۆرە ئەموو تۆ دەم مەجوڵان لەگەڵیا بەحسابەوە منم گۆرانێکە ئەڵێم و خەڵڵە ینی ئەو ئاواتەمە بوو بۆی لەوانی ئەم گەنجانێکی ئێستا هەیە زۆر شیروان عەبدوڵڵا نەناسن شیروان عەبدوڵڵا لەو هەر ئەوە نییە کە لە گۆرانی دەخلیک لەبێری و ئەم هەر لایەنەی ئەمان گۆرانەکانی ئاخیری و دەرکەوتوە شیروان عەبدوڵڵا مێژۆکەی کۆنە لای ئێمە حوتەوە لە گۆرانی شیلان ژانۆمانەوە سەرەتا یەکتر بینینی تۆ و کاک شیروان کەی وڵی دەمێک بووکە بێبم بە حکمی باوکم ومامەوە زوو ئەچوومە بازاری مۆسیقەکەوانەیە کاک شیروانی ژنەرمەندێک بۆ تازە هاتبوو هات و تیپی ئاهەنگە بوو مامەیاسینم کە ئێستا وڵاتی سویسرا ڕێزمێ بووی ئەو بابڵی خاوەنی فێقەکە بوو ئەم هونەرمەندانم هەموو ئێبینی بە حکمی مناڵی مەچوومە بازارەکەی کاک شیروان مەبینی و لە ئاهەنگەکان ئەمبینی و بەڵام دقیق بیرم نایە ساڵی چەند بوو بەزیتر نەوەتەکان 5 و 6 و 7 و منە مەقامی کورد چییە؟ بەڵێ مەقامی کورد چییە؟ مەقامی کورد وڵی مەقامی کورد پێشوی بڵێن چێ مەقامی کورد بۆ دەنگی ڕاقی کراوە جا بۆ دەنگی نەرم کراوە هیوادارم وی کە دڵنی ڕقە نەچێ بەلای مەقامیاش کە ئەم مەقامە خۆی لە ئەساسەوانێ بۆ ئافرەتی ژواکراوە پیا مەقامێکی عاتفیە بە کوردیەکەی باوەڵی مقامێکی عاتفیە لە دڵ ئەیە لە مێشکەیە ئەم مقامەش لە هەموو وڵاتەکانی کە بە تایبەتی ئێران و تورکیا و هندستان زۆر بەکارێنن لە میلەتی ئێمە شارە کوردستانیشە گۆرانی زۆر لەسەرە و مەقامێکی خۆشە لای من خۆم حەزم زۆر بە مەقامی کورد دەکەم شیروان عەبدوڵڵا لە من خاوەنی زۆرترین مەقامی کوردم بە پێ قسەکەی خۆی تۆش ئەم قسەی بۆ پشت ڕاستەکەیتەوە کاگە شیروان ڕاستە لە گۆرانی هەڵپەرشەکانی ئەم ئاخیرە گۆرانی کوردی زۆرە گۆرانی کوردی ڕاستی پێش ئەویش من ڕاستەکە مامەیاسینم کاک سۆران نووری گۆرانی هەیدێری هەیلۆلۆ توانم بڵێم لە پێش کاک شیروانەوە کاک شیروان ڕاستە خۆی زانێت کە پێش ئەوان ئەمان هونەرمەند بوون وتراوە لە ساڵی هەشتاکانە باوکم گۆرانی هەڵپەرشی بە مقامی کورد و تۆ هەتا مقامەکەی ڕەڵجی کووردا بەڵام کاک شیروان بە دڵنیایی وێشێکە لەو هونەرمەندە بەرەزانەی کە مقامی کوردی زۆر وتووە باش وەسفی تاوی هونەرمەندانمان کرد دەگلەیەکیش بگەێنە گلێت لە چی هونەرمەندێکەیە گلەی وەڵی گلەیم لە کەس نییە
من وەکو خۆم تۆزێ دڵم باشە بە خوێ عوبێد ئەوانەی کە لە چواردەوەر و نزیکەوە من ئەناسە نەزان تۆزێ دڵم پاکە و حەزم بە ڕقەبەرادی کەس نییە و ڕقم لە کەس نییە بەس دایم ئەوم پێ ناخۆشە هونەرمەند خەڵگەی بەناوی هونەرمەندەوە تۆزە ئیشەکەی ئێمە ناشینگە مەسەڵەن بە سەعری هەرزان حەفلەکردن و گەعدەکردن و شەڕە تەبەقە و ئەم شتانە تۆزێ پێم ناخۆشە و ئەو لام ئیشەکە ناشینەکە بەڕاستی هەنی گلەیم هەر لەو بەڕێزانەیە کە ئەو شتانە نەکەن ئیش لەگەڵ کاک ئەمیر بینت چۆنە؟ وەڵا کاکە میر حەسەن و نەمەدەکی زۆر گەورە و ئەزیز و مامۆستا و خۆشەویستە من دەڵێم دایم باسە بوو دوێسەر باسیەکەم بۆ یەک بلو نەمەدانی کە حەزمەکرد بیناسم ئێتر خوا کردی ئەم ساڵ لە کۆڵن ساڵ ئەم ساڵی کە ڕووی با بڵین لەوات جەنابی شلو ئاهەنگە بەشدار بووی لە شاری کۆلن لە ئەڵمانیا ئاهەنگێکمان گرتێکەوە و نەمەندێکی زۆر بەڕێزە مامۆستایە خۆشەویستە کۆمەڵە تراکمان و تۆ پێکەوە لە ئاهەنگەکە لە یوتیوبیایە بەڕێزان توانین گوێ لێ بگرن بە شانازیەوە زۆرم پێخۆشم لەگەڵ گۆرانی وت هونەرمەندێکی ئەزیزە و هیوادارم بگەڕێتەوە ئەو دەنگ و شخصیت و هونەرە گەوری کە هەیەی وەنی نەکات وەڵا بینیم زۆر مرتاحبی لەگەڵی کاک ئەمیر خۆشەویست هەر ئاواتم گۆرانی لەگەڵا بڵێم ئەوە ئاواتەکەت 25 مانگ بۆ هاتەدی باش کرێ حەفلەکانی ئەوروپا چەنە و گەعدە دانیشتنەکانت چەنە کرێ ئەوروپا حەفلەکانی ئەوروپات بە چەنە و دانیشتنەکانێ بە چەنە لە کوردستان دانیشتنی یەقۆڵی بڵێن وڵی کاکە عوبێجان ئەو کرێ و سەرانە کە وەکو خۆم باسەکەم هەر کەسی بە جۆرێکە جاری بە جۆرێکە خەڵگە بۆ بە هەدیە بۆ بوو بەڕاستی خەڵگە بۆ پێشمەرگە بۆ دانیشتنی گردووە و توێتی ئەو نەیوتۆ بەلاژۆم کە بەڕاستی وتێتی خاترم بگرە من وەکو خۆم هەدیە بۆم گوتە لە بە هەبووە یعنی خاترم گرتووە هەبووە دەوڵەمەند بۆ پاری زۆر داوە محدود نییە تر سەرەکان کاکە عوبێجان لە ئەوروپاش بە هەمان شێوە شار هەیە کوردی زۆرە ئاهەنگەکەی کوردی زۆر بۆ هێت حسابی زیاتر لەوگلوی کە شارێک کوردی کەمە و ئاهەنگەکەی بۆ نوع قەڵە باڵغ نابێت ئەبێت تو حسابی لەگەڵا بکەیت کۆمنتێک هاتووە هی کاک جاجۆ لە دانی مارکەڵەیە حەقە زۆربەی هونەرمەندان شانازی بە کاکجێگرەوە بکەن کە هونەری میلی هێنایەوە و بە شوازێکی مۆدێرن وتیەوە وڵات چای ماچەکەم و پیاوە دیارەوە گەورەی حرمەتی خۆیەتی سپاسی یەکەم ڕئی جەنابێتی و ئەوی بەبم کرێ ئەیکەم بەڕاستی بم بکرێ بە شێوازێکی جوان و بە ڕێکوپێکی ئەیکەم کەسێکیش جان بەختیاری حەمەچیلۆش لە لایڤەکە سڵاوی بۆت هەیە ئاشناخانیش سڵاوی ناردووە بەڕێوەبەری حەفلەکەی جەنابەت بەوەی کە لەگەڵ کاک ئەمیر کرد چاویان ماچەکەم ڕێزمێ بۆ هەردوو بە ڕێزە خۆشەویست عزیزی من لێ حمەتم بۆیان ئێشتر هەر ڕقەمە پێ نەوتین کوڕی باش یەک ڕقەمان پێ بڵێ بڵێ حەفلەکانی ئەوروپا بۆ ڕقەمەیە و گەعدەکان بۆ ڕقەمێ پێم نەوتی کاکە عوبێد ئەڵێم هەر حەفلە شاری ئەزانم ئەڵێم هەر شتە و بۆ شتی خۆی جیایە ڕاستەکەی بەڵام ئەتوانی ئەو ڕقەمە بیتێکە زۆرترین پارە لە حەفلەیە لە ئاهەنگا وەرەگرت پێوەکو مادی چ بە شاباش باسیەکەی چی لە حەفلەیە باسیەکە ئەتوانی ئەگەر ئەو ڕقەمەمان بیتێ سپاس دەکەم وەڵای من شاباشم لە 2005 وەرنەگرتم وەکو شاباش لە 2006 شاباس لەوەرم نەگرتەوە بەڕاستێکی چکێسە تۆزێ باوی نەماوە بەڕاستی تۆزێ خەڵکەکە هین تێگەشتووە کە پێویست بۆ ناکات یان پێشتر ڕێەکەی لەگەڵتا بەڵامی تر هەبوو وڵا هەنگە بووە 4000 ئێرۆ 5000 ئێرۆ لە سلێمانی مەسەلەن چلوەرەکە و 50 وەرەکەی تێ لەو دەورانەیە بووە کە هاتووە بە شاباش هاتووە یان بە عەقد بووە بەڵام ئەوە نەبوو بەرداوامی و سارانە گۆڕانکاری بەسەرهاتووە بابت جێرمەوە بۆ کۆن حەفلەیەکتان کردووە بابێتەوە یادم ئادەی حەفلەیەکتان کردووە لە کۆن لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک قادر مۆریاسی و کاک حەمە سێخاڵ ئەوەی کە کاک حەمە سێخاڵ دەمانچەی دەرکرد تۆ لەکوێ بووی والله اینجا حەفلەکانی ئێمە ئەوەنەی شەڕتیا بووە ئەبێ بڵێ ئەو شەڕی ئەو شوێنە حەفلەکانمان ئەو شەڕی ئەو شوێنەی کە برای کاکە ئەو شەڕی کە برای زاوای گۆرانیەڵێم وڵی شتی جوان بی لە کاکە حەمە سێخاڵ ڕێزمێ بۆی هونەرمەندێکی میلی زۆر باشە من خۆشەویستیمێ بۆی جابەجا جۆ لە شتەکانیشی ئەگرم بۆ دڵنیایی هەتاکو لەم ماوەیە لەگەڵ کاکەهار و کاکەراز دانیشتیان کردو گۆرانێکی خۆشی وتوەوە ئێلێمە و دەستکاری ئەەکەم
با لێرە دایک لێ مێ نەگات ئەجا ئاسوم مەگەر من بوو بە شەڕ حەفلەکە کاقایر و حەمەسێغا گۆرانیانەوت حەمەسێغای ڕسمی نەغەڵا ژیرا و شا باش هات و بەند ومان لە پرەکە کە بوو بە شەر دەماچەی دەرێنا ئەیتر وتم کاقایر کاکە تۆ تەکیدی ئەم پیاوە گۆرانی بێژە وتی بۆ کاکە بۆ وتی کاکە وەڵی من گۆرانی بێژم نەدیۆ دەماچەی پێ بێ منیش 15 ساڵ و 14 ساڵ بووم ئەترسان بەڕاستی لەو شتارەیە ڕێزمێ بە کاکە حەمەسێغا چای ماچەکەم و نەمەرجی بەڕێزە جا ئەوە بوو لەگەڵ کە بوو بە شەڕ وڵا دەماچەی دەرێنا ئەویش وتی قوبوڵی ناکەین ومانێت و کاکە بەخاتی خوا کاکە تەکیدی ئەم پیاوە گۆرانی بێژەش ئیشی پێشمەرگە نییە ئاسایش نییە وتی نانە تاڵ چای ماچەکەم کاکە حەمەسێخا و کاکای مۆریازیش ڕێزمی وە ساڵی 2005 لە هۆڵی شیراتۆن بڕیارتەلانی و قادر مۆریاسی جەنابیش ئاسف دەکرد و جەماعەتێک لە میوانانی تۆی علاساز هاتبوون وتبت ئەمە بەڵێ باسی جێگری میدیا حسینە و دوایەوە کا قادر مۆریاسی بەلاقیتەوە زۆر ناویە ناویت و ئەوەشمان بۆ باسکە بار بڕوان لەسەری بە قورئان کاکە عوبێد ئەوەم بیر نایەت ئەوەم بیر نایەت ئەو بەسەراتیان ئەوەیانم بیر نایەت ئەو خیانەتەی لێت کرا و بیرت ناچێ بە ڕاشکاوە ناتوانانی باسیکەی وەڵایی کاکە عوبێدیان شتی چوە نەبووە سوپاس بۆخوا لە دۆست و کەس و هاوڕێ و لە ئەزیزان و شتی چوە دازا ڕوونیاوە دنیاوە کە بەرامبەر بم بگرێ بەڕاستێکی تا شانی باس سلێمانی چی سلێمانی چی ئەگەیەنێ لای جێگر وەڵا خاڵە سلێمانی هەموو شتێکە لای من لا ئێوارە قسەوانەکرد پێگەوتە بەچی ئەگریت وتە بەس کە لە سلێمانی دوورەکەەوە من بەس کە لە سلێمانی دوورەکەمانێ کە ماوەیەکی زۆرم بێت دوێنێ ناپێرێ لە سوید بووم دانیشتێکمە بوو ئیتر گەڕامەوە بە پاسشم بە مەتار و با لە مەتارەوە بهاتماتەوە لە ستۆکۆڵم بۆ هەمبۆر بۆ شاری منی بێژین لە پاسەکە دانیشتە بووم ئێوارە بوو ئێوارەش نەبوو ساعت 3 بوو جەویە وڵاتانە زوو ئیتر ساری نەبێت تاریکە بێت وەڵای گۆرانی کاکە حەمیدیە تازە و دووری بەسە سلێمانی ئاخسمە جۆم بۆ خۆم بەڵی خۆمەگەریام دا زووی فۆنەکەشم لا بوورم باشە پڕ بوو لە خەڵ پاسەکەمی سویدی و بیاتانپانی کەس ناو وتم نەکویکە زەلامی ئاوەڕباتەوە بڵگاگەەوە تێک شوم زەلامە بۆچی ئەگری لەسەر کورسیە دای شۆگری کزێک کەسیش مەکەم زانم کە جوێری نییە یعنی وڵاس سلێمانی هەموو شتێکە حتمما بەم تازە کێش ئەم گریانە دوێنێ باسی دوێنێک زۆر دوو ناڕۆم بەخواتە دوێنێگریابی ئەمڕۆ ناتوانین بتگرێنی نەوەڵا تازە نادێ خۆ کاڕۆبێ خۆش لە ئەڵمانیایت ئەڵمانەکان ئەڵێن گریان بۆ دڵ زۆر باشە جێوادارم ئەو معلوماتە لای کوردانی خۆشمانەوێت ئەبێ ئینسان زوو بگریت چکاڵێن گریان تەندروسە بۆ دڵ هیوادارم تەرکە بێتاقەت بووم کۆنە گریان سلێمانی شاری یادگاری و گەنجێتی و مناڵی و لەدایک بوونم لەو شارەیە بوو طبعا شارێکی عزیزە لای من هەموو کوردستان لای من هەولێر کەرکووک شارەکانی کە بەڵام بەدنیای سلێمانی ئاوازخان وڵا دایکمە کاکە عوبێدجان دایک چی ئەگەیەنێ لای تۆ لێرەوە چیت هەیەبووی وەڵایی ئیشەڵا لێرە پێڵم تەمەند درێژ بێت و هەرچی ئەمر و تەمەنی منەشێتە سەری ئەو باوکم و براگانم بەدڵنیاییەوانێ هەموو شتێکە دایک هەموو شتێکە و هەتا دوور نەکەوی تێ و لێ و هەتا تا لە ماڵەکەی لەبەردەم تا بێت زۆر هینی ناکەی نۆرمالە بەداتەوە بەس کە دوور دەکەوی توی مانگێ 2 مانگ 3 مانگ هەز بە خەریبادەکەی و نانەکەی دەستیەکەیت و ڕەنگ شێشانەکەی ئەنج بۆ دەرەکەی ئەوی کە ئەو بۆ دەگایش کەسێ لە دنیا بوو ناکاتەوە چەندێکە لەی دووری وەڵام من کاکە عوبێد مانگی 11 هاتم لە 2 مانگ و 10 ڕۆژە بێجارێ ینی ئەوە نەدوور نیم ئینشەڵا نەشر نەماوەگەڕێ موسڵمانی تاو ئیتر ئەوروپا بۆ 2 مانگ خۆشە بەڕاستی 2 مانگ 3 مانگ ئەو پەڕیتیا بژیت ئیتر بەخۆم بەرگە ناگرم من خۆم تەسلیمە بم تایە بەرگیت ناگرم ئەو یادگاری کە لەگەڵ دایکت هەیە بیرت ناچێت چییە والله جا خۆ تۆ ژیان من سی ساڵ تەمەنمە بە دڵنیای هەمووی یادگاریە شتێکی وانە بەس تۆ هەموو ژیان یادگاری ڕدایکە 30 ساڵ ماڵەیە گەورەی کە دوینانیایی دەدێت جلی شتویت بەخێوی گردووی تربێتی یاویت هەموو شتێکی بەسەراتی ئەو پلێستێشنە چییە پلەیستێشنەکە وڵای بەسەراتی پلەیستێشنمان زۆرە بەس کامەیە ئەوەی کە با بڵێم ئەو فەقیری کە بینیوتە و نەوتوانێت پلێستێشن بکڕی
ساڵی وڵا چەند تۆ توانای پلێکردنی پلێستێشنێکە نەبوو ساڵی 98 پلیستشن ها و پلیستشن 9 زۆر بایی بوو بە زۆر گرانی بوو بایی 4,000 سویسری بوو بەڕاست تا 2000 ژاو تا 2000 سویسری بیر بم ئیتر کاکەمان هەموو ڕێزمێ بووی هاتەوە لە ئەوروپا کۆنسێرتێکی کرد پلیستشنەکە زۆر گران بوو بۆی نەکڕین وتی بەس مایکرۆتان بەهادیە بۆ ئۆکڕ مایکرۆ هەبوو یاری ماریۆکی تیا بۆمانەکە بە ڕێزان بیریان بێ لەو تەمەنانە ئیتر مایکرۆی کڕی ئەو ڕۆژێکە هەڵمان بشڕی کرمان بە تەلەڤیزۆن و بەکارەبا و دراوسێکمانە قاچی پێیان سووتانی ئیتر لە خلالی ئەو دەقەیەوانێ من نە پلیستشن نە مایکرۆ نەبوو هەتاکو خۆم گەورەم پارەم پێیا کرد ئیتر بەکرێمانێ نایوانێ ئەوە مۆزوعی پلیستشن شتەکان ئەوە بوو بەس شتیکەمان زۆرە لەسەری من تا ئێستاژە خەریکی براقە بێت تا ئێستاش هەر خەریکی پلی چوارم و خەریکی پلیستشن زۆرم من باوک چی دەگەیەنێ لای تۆ ئەگەر بتوانانی شەرحێکی بکەی بۆمان وڵا باوک لێ من وەکو باوکایەتی وەکو باوشیشی من باوشیشکە باوک هەموو شتێکە لە دنیا پشتە مامۆسادە فێرکەرتە تربێدەرتە هەموو شتێکتە ئەمە وەکو باوکی ئەتیادی کە وەکو باوکایەتی وەکو هیچەکەی من و نەرەگەشم بە باوکم مامۆسایەک بۆ دایم باسمان کردووە مامۆسا بۆ شانازی پێواکەم و دەرمەدەشی گەورەیە لە وڵاتەیە و جێدەسی دیارە و بە خزمەت و بە هونەر و بە شەید و بە پێشمەرگایەتی و بۆیە شانازی پێواکەم و هەموو شتێک لای من بەسەراتێکی زۆر پریڤات و تایبەت هەیە لەگەڵ باوکت کە بیرت ناچێ وەڵڵاهی شتێکی وان بیر نییە خاڵا بێت بەسەراتێکیاوە بەڵام بیتر هەموو شتەکان خۆشە لەگەڵ باوکە لەگەڵ دایکە شتێکیوان بیر نییە بەڕاستێکی چێ هاوکارتە لە شعرەکانت وەکو شاعیرێک کە شعرت باتێ وڵای باوکم دەرەجەیەکە کاکە عەلەجیانەوە هەموو گۆرانەکانی کە ڕابڵی منی پێناسراوم و لەناو خەڵکایە میوەندەوەی باوکمە بەم دوایانەش نەمەدەشی بەڕێز شاعیرێکی زۆر بەڕێزێ لێرەوە کاک حاجی ئامانج ئەمەیە چای ماچکەم عەزیزی منە یەکێکە لەو شاعیرانەی کە هۆنراوە بۆ هەموو ئەو هونەرمەندە میلیانە ئەنووسێت کە ئێستا هەن و گۆرانیانێ لە ساعەکەیە کاک حاجی ئامانجی ژغەلەوانی کە هۆنراوی بۆ من نووسی و ڕێزمەیە بووی لە ساڵی 2011ەوە ژیانی هاوسەرگیریت پێک هێناوە و هەتا ئێستاش هەر جووتەن ئینشەڵا خی گەورە هێشتا بە باوک وایە بە قوربانە وڵی جاری باو نین جاری سابت نیم من لە سلێمانی ئەژینەم و ئەڵمانیا ئەڕۆمیەم و با سابت بین ئینشەڵا مناڵەکە ژەرێت خێزان بە خۆشەویستی ئەناوت چی خۆت ئەکاوەکو خزمایەتی وڵا کاکە عوبێت پورزای خۆمە خێزانەکەم پورزای خۆمە و خۆشەویستی ژەرە بوو لە مناڵیەمە تێکەڵ بووین ئیتر بە دڵنیاییەوانێ پورزای خۆمە و خۆشەویستیش بووە زاواجمان کرد ئەتوانم بڵێم هەر ئەو هاوکاری تۆ بۆ هاتنت بۆ ئەڵمانیا بەڵێ بڵێ من 2011 بەڕێی ئەوە بەڕسمی من هێنایە ئەوروپاوانیان باڵی بەڕسمی بە زاواج گۆرانیت بە شخصی بۆ تۆ گۆرانی وڵای گۆرانیم زۆر بوو تۆ بەڵام لە ساڵ 2012 ئەلبومێک پاکە لەگەڵ باوکما زۆربەی گۆرانی یەکێ لە گۆرانەکان گۆرانی کچە تاقانە 2011 وتم بەس بۆ ئەوم تو بەڕاستێکی کچە تاقانە یان تاقانەیە کا عوبێژیان سەڵتەکە قەتع بوو تێنەگەشتم چی دوت ئەدی ئێستا بڵێ تاقانەیە خێزانت بەڵێ 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 سێ برایە خۆی تاقانەیە قسەی دڵی خێزانی تۆ لەوانەیە لە ئێستا ئەوە بێت ئەڵێت جێگر ژیانی ئەڵمانیا و من یا ئەچتۆ لە کوردستان ئەژی کامیانە وڵی ئەلێ تەبانەوە بۆ ئەو ئێرە خۆشترە دایک و باوک و ڕەفیق کە سوگاری لێە ێ بەس بۆ منی سلێمانی گەر خۆشتە کوردستان خۆشترە ئیتربێ بیگوجین لە بێنە بێن و بڕۆین ئەو ماوەی لێرە بی ماوەی لێرە بین هەرواشمان لێ کردووە یعنی سە تۆ لە بینی ئەڵمانیا و سلێمانی کامیانە لە بژێری کاک جێگری وەڵی من بڵێ لە بینی بەهەشت و سلێمانیاڵن سلێمانی تەشبیانە بێتە تێ بگەنە ئەڵمانیا خاڵاو بێت ئەو گۆرانەی کە تعبیر لە ژیانی خۆت ئەکات چییە وەڵام شتی چوام نەوتووە باسی خۆم کات و تابیر لە ژیانی خۆم کاوانی کە بووە خاوەکان گۆرانیان هەنراغی باوکم بۆ زیاتر ئەو بۆ خۆی نووسیم نوتومەتەوە هەڵپەرچەکانی بە هەمان شێوە شتی چوا تایبەت نەبووە
ناتەوێت لەگەڵ چێدا بنیشی و ئەم پۆبجیە چییە سەری خواردویت؟ وڵا پۆبجی کاکە هەر من نیم بە قورئانەوە هەموو میلەتە خەریکێتی ئەوە هیچەوە هەموو خەڵک خەریکێتی من خەریکی پۆبجیم بەخواد 4 ساعە بەدەستمەوە جارێکا تاریکە دەستم بە تاڵێ فەرسەتی لێدەم لەگەڵ کەسیش گۆرایی بڵێم وەڵام من ڕێزم بۆ هەموو بەڕێزێکی بۆ گۆرایی بێژانەیە کاکەوە دەژیان بەڵام بەخوا هەنێشت دێ بۆ من جوانی ناوەشێتەوە طبقە بەرزکردنەوە تۆم بەرزکردنەوانە و نازانم شەڕج نییە و شەڕە کەلیمات و ئازر سایزەر کەس کات و ئەم شتانە بۆ من و بۆ مێژووی گۆرانی هوەری باوکم نابێت بۆیە تا ئێستا کۆمەڵ کەسا گۆرایی منەوەتەوە ڕێزی شمێ بی زەبڵ مەقسەم کەس نییە بەیانی بڵێن کاکەوە مەقسەی کاروان خەباتی بوو کاکە هات بۆگانی بابن چاوێر ماچەکەمانە و ئەزیزنەوانە مامۆسان بەڕێزن بەس من بەعام باسی شتەکانەکەم کاکەوە بەش کۆبای لاتوێ سا لە کوردستان ئێستا لەم دقەیە ئێستا ناشیترین شت با من یە قسە بکە لەم دقەیە ئێستا لەم هەڵدە ناشترین شتر هوەری میلیە ئەوەی کە ئێستایانی ئێستا لەم دقەیە ناشرین حاڵەتی تێکەوتووە لەم ساڵانی ئاخیرە باش هوەری میلی بەرز بۆەوە چوە ناوخۆکەوانەیە مەسەلا هوەر من کۆنسێرتی بۆ کرا لە چاڤیلان لە کۆیە من خۆم کۆنسێرتم بۆ کرا لە چاڤیلان خەڵکی باش لێ بووە لە کۆیە حەفلەم کردو لە شاری گەشتیاری بۆ دەمەدە بەڕێزەکانیکە بەڵام لەم دقەیە بەڕاستی زۆر ناشرین بوو ینی نازانم من جابەچا لە ئینستاگرام سێرەکەم خۆت ئەو لەوانی ئەو خەڵکی لە لایڤ جەناتەیە بزانێ ئێستا ناشرینترین شت لە ناو کوردستانە هوەری میلی و گۆرانی بێژی میلی و گادەگردنە بەڕێی من کە ئیشەکەی خۆشمە لە کە هیچ شەکانی خۆشم کەیتە ئاوا ناشرینان کردووە باشە تۆ ئەگەر بەو ناشرینە وەسفی هوەری میلیەکەی کاک جێگر بڕیاری وازێنانت نێەوە نەوەڵا وازێنان نییە من لە پێش ئەوەی کە وا لە هوەرێ من کە سابە دەکەمەوەی کاکژیان ینی بەس خۆ ناشرین چێت تۆ ئەڵێ کوڕۆ کوڕێ خۆی بیێڵێت تۆ کوڕۆ کوڕێ حەقی زەرەرەکەی خەڵکی لێ نەبێت من ئەلمین خۆم بە باشیە ناومە من ڕێزی خۆم گرتووە ڕێزی جەماوەرەکەم گرتووە چۆن من لە 2002 دانیشتنەکەم کاکژیان ڕاستە من لە 2 ساڵ ناسراوم لە 2002 من دانیشتن ئەەکەم ئەوانەی کە من ئەناسن لە گۆرانی دەرەشم تۆ بەکارمی کاکە شیروان و گۆرانی ڕزگاری زۆر پێ خۆشە و لە گۆرانیانەوە کە ئەسڵەن ئەو کاتە ئافرەت گوێی لە گۆرانی و بەرچێ نەئەگرت کە گوێی لە بەن نەئەگرت لە ڕزگاری و بەختیاری توی مەلیک و ئەقاریە من ناسرام و وردۆ دەدروست بووم من تا ئێستا خۆ مێشتۆتەوانەیە بەڵام خەڵکی ئیشەکەی تۆ ناشینەکە کاکەکە تۆ بەس یەک نمونە بێ بڵێم تۆ لایڤەکەی توانێ لایڤەکە و بە جوانیە مەتا من کابرای گۆرانی بێژم من بە تەحەداوە بێتەڵێم 4 دانەجار نیەت تیڤی تەلەفۆنیان بۆ کردوم بە بەرنامی ئەڤین خان بۆ ئەم جارەوتمە بۆم ناکرێ بێم کورماکس بە بەرنامی شاراخان خۆی تەلەفۆنی بۆ کردوم کاک نزار سەلامی خۆی بۆ کردوم بۆ بەرنامەکەی نەچووم بۆ بەرنامەکەی جەنابە هاتووم جەنابە لایڤەکەیتەوە من بۆ ڕێزە قۆ بەگو هاتووم خەڵکیشی یەک و جەنابە لایڤەکە شەڕژ نییە بکات کاوەتە هەردووتان لایڤەکەنەوانە بەس ئەوی تۆ جیاوازترە فەرمو من و نەرمەندێکم بۆ هەموو جمهوریینی خۆم و یەمە بەرنامەکەی توانێ هوەرمەندەکانیکە خەڵکی ژێ لای فکاتەوە گوت تۆ شەڕژ نییەوەکە شەڕژ نیوێکە لە کۆمنت و ئەو ئەڵێ تۆ دایکەوە خوشکوە کەواتە ئینسانەکە بەدەست خۆیەتی من تابانی بڵێ هوەری میلی ئێستا ناشینە منەگو خۆم گرتووە ترقم نییە خەڵک چی لێ ئەکات گەورەی بەس هیوادارم مازی لێ بێنن بە قوربان گەورەی خۆتە گەورەی خۆتە کاک جێگر چاوەکانت ماچەکەم و کاکە عوبێت ببوورە ئەو نمونەیە و بەرنامشتانە بۆیە باس کرد من ماوەی 1 ساڵە بێ هەرچی بەرنامە و ڕگلامە ڕەنگرتۆ باوەکی تەلەڤزۆن بە هەموو تەلەڤزۆنەکانەوانێ بە NRT تیڤۆ بە کورماکسەوە بە هەموو کەناڵەکانیکەوە کە منەوەی جەناتم کردمە بەسمۆنەوە بڵم حاڵەسایە بەڵام تۆ جەناب بەخۆشەویستی احترامێکی تایبەتی لە ئێمە بۆیە حەزم نەکرد دڵە بشکێنم و ئەزیز و خۆشەویستی لای من لە ئەمەی مهمتر ئەوەیە کاک جێگرەوانەی کە وەسفەکردن ئەوان سپۆنسەریانێ و هینیانێ ئێمە بەس ئەوەیە بۆ خزمەتە و هیچ سپۆنسەرێک لە پشتیەوە نیوە هەر بۆ بەرخاتی خۆشەویستی و نەرمەندان و هەواداران و دۆستان منیش بە دڵنیایەوە سەرەتای بەرنامەکە دوای لی بنەوە زیزان من باسی جەنابتە گوتم سپاس دەکەم کە بە خۆبەخشی و بەبێ ئەوەی کەس سپۆنسەرێک گەلاگیت هونەرمەندان باگەشەکەی خزمەت دەکەین ئەوە هینەکەی من ژۆ بوو لە بیدادا باسم کرد کاکە سپاس کاک جێگر هیوادارم جێگەی ئەو ڕێز و احترام وەسفە بم کە تۆ کردی احترام و ڕێز و خۆشەویستی بۆ کاک جێگر برادران زۆر لە لایڤەکە سڵاویان ناردووە هەر هەمووی دۆستایەتی و برادرێکی زۆر سڵاو ئەو هونەرمەندانەی کە لە ئێستا زۆر لێتەوە نزیکنەوەتەوە یادییان بکە توانی ناوی چەند هونەرمەندێک بێنی و بیرم نەچێت ڕۆژکەریم سڵاوی لێت بۆت هەبوو والله ئای چاوی کاکە ڕۆژ ماچەکەمەوە خۆشەویست و ئەزیزە و دڵی منە مامە ڕۆژ شانازی پێواگەم والله هەموو من هونەرمەندەکان بەڕاستی با من شتێ بڵم کاکە بعد هەر بخێری هونەرمەندە میلیەکان من لە ئەوروپاش مەسەلەن لەگەڵ کاک ناوسێرە زازی لە کاکە ئێبعەلی لەگەڵ کاک ئەیاد
لەگەڵ کاگەڵ کەوت کاک نەورۆز مەسەلەن هونەرمەند زۆرە کە ئاهەنگم لەگەڵا کردوون لێرەوە چاوی یەکەیەکە باشەکەم لەگەڵە مژەن یارە بەتوانەکان شەی کاتخوا با من کەسم بیر نەچێت لەگەڵ خانمەکانی لەگەڵ نازارخان ئاهەنگم کردووە لەگەڵ دڵنیاخان کچی کاک ناسر ڕێزمێ بۆ هەمویان با هەر نەڵی هونەرمەندە میلەکانمە تێکەڵم لەگەڵیانە ڕێزم بۆ هونەرمەندە بەرزانەش هەیە هونەرمەندە میلەکانی حتمما من زۆربەی زۆریان لە یەک بازار ڕابووین لە یەک بازارە ئیشمان کردو ڕاستە من ناچمە بازاری مستاغە دەمێکە لەبەری سەرقاڵی کاری کەم و ئیشیکە ئەەکەم لەوانەیە دوکانم نییە لێ بناچم ڕێزم بۆ هەمویانەیە یەکە بێ یەکەیانەوەی کە لە سلێمانیە ئەوانەی هەولێر ئەوانەی کۆی و قەڵاتجێ ترەوانی کە ڕێز خۆشویستیمی بۆیانی کە یادی منیان کردو لە کەرکووک دووسێ و نەرمەندی بە ڕێزان کاک دیار عەلی هەیە من لێرە و چای ماچەکەم دووسێ جار باسی منی کردو خۆشەویستی منە هونەرمەندیش خۆشەویست هەیە لە شارە زۆر ئەوە بیدەخوا بە بیرم نەچێ کاکە کاکیاگە خالیدی و چای ماچەکەم بە هونەرمەندێکەیە کاکە جاسم چوچانی تازە گۆرانیەڵێت ئەم قسەیەکەم بۆ مێژوو ئام لایفە با بمێنێ کاک جاسم ئەبێتە یەکێک لە هەرە گۆرانی بێژە باشترینە میلەکان بەم نزیگانە لەوانەیە خەڵک نەیناسی ئێسای شەیە بە زیادارم لەدایم مقابلی من لە یوتیوب لایڤم کردێتەوە لەگەڵی لایڤم کردێتەوە لەگەڵی بەس کۆمنتێکشمان بەرە لەسەر کاروان شارەوانی کێشەیە مشکلی بەرکەوتنە والله خۆشەویستی بنجا بەداخەوە ئەم دایک ئەمری خۆی کردو لێرە و پرسە سەرخۆشی خۆی وەڕاگەێنم من ژمارەیم نەزانی باوەڕی بستمە توی وەرگرم ئەوەی تر ئەم دووسە ڕۆژە من لە سوید بووم حدوان بووم تەلەفۆنی بۆ بکەم خۆی و کاکە ئارام دوو نەرمەندی خۆشەویستن ئەزیزی من کاکاروان من چەند ساڵێک پێک و ئیشمان کردو مۆسیقام بۆ لیا بۆ کاکاروان بگرە گەعدە باشەکانی کە ئەناسا من مۆسیقام بۆ لای چێ لەوانە گەعدەکەی کە لەگەڵ کاکاڕاز ڕەباتیە دانیشتنەکەی ماڵی کاکاروانی سەڵنی لەسەر کارێز من مۆسیقام بۆ لیاوە گەعدەی بەندێکی لە سعاتی بکڕم شەرتە ئۆپڵێ بکرمەوە نا ئەوەی کە لەگەڵ کاکاڕازاوەکە و شەڕەبەندێکی خۆشیانەی پێکەوە ئەوە شار من مۆسیقام بۆ لیاوە ئەنجا دانیشتنی بەند دوو سعاتێکی بارحاڵ هەو مۆسیقام بۆ عەسر کردو چای ماجەکەم خۆش و کاکارام و سەرە خۆشیشی لە یەکەم بۆ دایک و باشی بەڕاستی پێم ناخۆش بوو ئیتر احترامم بۆ هەمویان کاکار مەراسی کاکڕێبوار کاکاروان خەباتی کاکارام شەیدا ئەتوانی ئەمە بەدەر لە هونەر و بەدەر لەو هەموو مامۆستا گەورانەی کە لەگەڵی دانیشتووی ئەتوانی ئەو سەروەتە و یا ئەو شتێک کە بە پریڤات سافەی شەریفی چاوت ماچەکەم و سڵاویشمان بۆ ناردویت و یاخوا بەخێر بێ بۆ لایڤەکە ئەو شتێک کە بە شخصی بەناوی خۆتەوەی خۆتەوەکو مادیا دەگەر باسی بکەیت لە خانوو لە سیارە لە چی ئەتوانیت ئەوش دەرخەیت وەڵا لەخوا بەزێ محتاج نین گاگی عەبدولجان سپاس بۆخوا هەموو شتێکمانەیە و سپاس بۆخوا و ئەوەی کە هەیە بە ئەو خەڵکی ئەزانم و من سپاسیانەکەم و محتاجیش نین هەموو شت ئەوەی کە ئیتر کە زەڕورە هەمانە سپاس بۆخوا ئەڵەن لە پشتی پەردەوە شوقەیەکت ڕاگرتووە تا چەند ڕاستەوەی خۆتە وەڵی من شوقەکە خۆمی تیا من شوقەشتم نییە بەڵام بەدزیە و بیگرم و بۆ ئەم لا ئەولا من شوقەی خۆمە هی خۆم و کڕیمە و بەڕێزێک لە کۆمپانیای کاک نەجمەدین کاکە نووری چای ماجەڵم لێرەوە و شوقەکە یامێ و بیدایەت بەقی زیایمێ و ئیتر تاکو و پارەکەی ساڵ بوو سپاسی یەکەم و سپاسی کۆمپانیای نەجمەدینەکەم کە دایم سپۆنسەری منیشن لە هەموو کلیبەکانە و چایر ماچەکەم ئەو شوقەی خۆمی تیاژیم یعنی ئەوە نیە دام نابێ بۆ دانیشتنم لاولا کۆمپانیای نەجمەدین سپۆنسەری حەفلەکانی یعنی کلیپەکانی توێە کاک نووری بەڵێ کاک نووری کوردستان نەجمەدین ڕێزمێ دایم سپۆنسەری هەموو کارەکانی من هەموو کلیپەکانی من لۆگی ئاوای لەسەرە و حتا تەنانە شوقەکەی من کە لە شاری پزیشکانە ئەو یاریمەتێ احترام و ڕێزمان بۆ خۆشەویستان و ئازان و هونەرمەندانی شاری قەڵاو منارە و ڕێز و خۆشەویستین بۆ کەسایەتێک گەورەکانی شاری قەڵاو منارە کاگوینس قەڵعە و دۆستان و برادران لەگەڵ هونەرمەندانی شاری هەولێر کامیانە دۆستایەتیت هەیە کە یعنی بڵێن دۆستایەتی و پتە بێ لەگەڵی والله هونەرمەندانی هەولێر تەقان هەولێری شەگەل و شاری کە پڕە لە هونەرمەندی سەرکەوتوو چاک من دایم خۆم کە جۆ لە گۆرانی و پەرچێگرم جۆ لە گۆرانەکانی ئەوانەگرم من وەکو تێکەڵای تێکەڵ و ڕفیقی کەس نیم بەڵام کاک نووری مامۆستا نووری گەرمانی دانیشتمان دووسێرە بۆ پێکەوە مەمنونیم بە شانازیەوە لەگەڵ منە دانیشتووە لە پێش هەموو هونەرمەندە میلەکانەوە لەگەڵ منە دانیشتنی کردووە کاکسەکە قوربانی ڕێزمەیە بۆی هەرچەند دانیشتەکەمان دوایی لە ئاخیرا تۆزێ ناخۆشی کەوتە بینی عاسب و کاکسەر کەوتومانەوە بەڵام ڕێزمێ بووی وەختی خۆی بریا ئێستا و نەخۆشی نەبووە وەکو جاران توانای گۆرانیت نییە بووایە دانیشتن لەگەڵا کردووە ویتر ئەوەی کە هەیە لەو شارەیە کاک دلێ گرمیانی ڕێزمێ بووی کاک فاخیر حەریری هیچ هونی شگە لە هونەرمەندە سەرکەوتەوە باشەکان کاک فاخیر بەڕاستی لە هەولێرە
ئیتر نازانم چێکی تیا هەولێر ئەوەی کە من بەڕاستی جۆگریم و ژن ئەوانەیە ئەم تازانش کۆمەڵێک بەڕێزی تایە کوڕێکی تا کاکزیرەکی ناوە ناوەکەی نازانم بەس کوڕێکی زۆر زۆر کاگە حەمەزیرەک ڕێزمێ بۆی کوڕێکی زۆر بەتوانایە دۆستایەتی تۆ لەگەڵ ئارام شەیدا و ڕێبواری مەلازادە و چەند هونەرمەندێکە کە گعدەت کردووە لەگەڵیان کامە ئەتوانی ناویان بێنی ڕێبواری مەلازادە و هیچ بەتاکی دەزانم وڵا کاگارامیش پێشەوەی کە گۆرانی بێژش بێ تازە هاتە بازارەکەەوە من خۆشویستی و ئارام کەسێکی بەڕێزە ئاهاتە دوکانی ئێمە چکە لەگەڵ کاک ڕێبارە ئاها بەڕاستی لە کاک ڕێبارە ئاهاتە بازارەکە و گعدوشتیانە لەبیدایەت یەک دوو دانیشتنی کۆنی کاگارامیش من مۆسیقان بۆ عەسف کردووە تەنانەت کە ژنی شیێنە کاگارام لە حەفلی بکوزاگای من ئاهەنگی با بڵێ من عەزم مەکرد لە حەفلەکەیە ئیتر زۆربەی خۆشیت کاک سەنگەر کەمال ینی من کاگە عوبێد با من شتێ بڵێ من بە حکمی ئەوەی کە عازب بووم لە بازارەکە ینی لە پێش گۆرانی وتنەوە من فەرقی مێ لەگەڵەوانیکەیە ئێستا لەوانەیە بە گۆرانی بیش کە بڵی کۆداک لەگە چی هەیە لەوانە دوو کەس بڵێت ڕقی دوی کرد بەس من وانیم چکە من پێشەوەی بووم بە گۆرانی بێش عازب بوو هەمیان ناسیوە چەندەها جار ڕۆژتوی حەفلەمانە بووە ماوینەتەوە لە ناو لەلا هاتیونەتە هەولێر قەڵات زێڕانیەک نازانم چۆ بۆیە من هەمویان ئەزیزن لای منەوە نەرمەندانە بەرکەوتنت لەگەڵ کاگاوت بۆکانی هەبووە نەوەڵە کاگاوات چای ماچەکەم ئەزیزی منە خۆشەویستی منە باوەڕ ناکەم بەش بێچکە تۆن و دەنگان فەرقیە کاگاوات تۆنی لە تۆنێکی بەرسە گۆرانیەڵەیە من لە تۆنیشی نزمە گۆرانیەڵێم جاریکەش باسم کرد لەوانەیە من ئەتوانم لە تۆنی و بێڵم بەڵام خۆش نییە بۆ دەنگی من ئەویش بە هەمان شێوە لە تۆنی منەوەی لێ بەڵام خۆش دەرناچێ بەڕاستیەکەی بۆیە من دایم بەڵێم میوادارم کە دانیشتنیەکەم جێ بگرێت تەنها بەوە نەیە بڵێ وڵاو گۆرانی لەگەڵ فڵان کەس هاوت هیوادارم کە دانیشتەکرێت جێ بگرێت دەکاکە بە کورتی بەندێکمان بۆ بڵێ براکەم وەڵای پرسیار تف لە دەما بوو بە کەتیرە بەندێکمان بۆ بڵێ وڵا بەند لێرە دڵی لە خزمەت بەس جێگر بڕام پێ بکە پێشەوەی قسەنەک بڕا پێ بکە جێگر یەکیان خۆمم پێشەوەی قسە لەگەڵ نەکەم خۆشم ناویست وەڵا ئارەمەخوا ئێستا کەشفێکەم لە بەرچای عالەم کاکە ئەزانی چییە مشکلەکەی بەڵی بڵێن چی نازانم من قەت دەسەڵ من خۆم باوەڕکە ئەوانی کە ئێستا نزیکن لە منەوە ئەو شتە ئەزان لە منە من زۆر ڕقم لە خەڵک نییە مثلەن ڕقم بەوە هەڵناسیە کە خەڵک ڕقی پێ هەڵاسێت تێگی لە براچۆنایی مثلەن ئێستا باشتی خۆشی بڵێم ئێوارە یاری ئەیسی میلان بوو لەگەڵ یۆڤاندۆس من ژمۆری ئەیسی میلانم لە دوو گۆڵیا کاسی سەبەری ئیتالیا بوو چەند دقیقەی پێش ئێستا پێش لایڤەکە ئەیسی میلان دۆڕا ڕۆناڵدۆ گۆڵێکی لێکردن پێم ناخۆش و مەسەلەن بەو شتانە بێتاقەتە بم بەڵام بەوەی گۆرانی بێژ و ئەم جمهوریە ئەو تۆنی وایە ئەو جمهوری وایە ئەم شتانە من زۆر نۆرماڵ لێگرم خەڵکێکی شەیە بە دڵنیای وایە تا نزیک نەبیتەوە لێ و تا قسەی لەگەڵانەکەی نازانی چۆن و چۆن نییە کاکە عەبێدجان ئەوەش هەیە حاڵەتەش وایە وەڵا بەس ئەو برادەرە فەیسبووکەکەی تۆ هاتەوە ناو لایڤەکە تۆ خۆشەویستی من ئەڵەم لەگەڵ خوێ ئەخورێت جێگر لەگەڵ خوێ بەس جێگرجان بەندێکمان بۆ بڵێ کای دەکوات بەندێک وەڵا کورتی بە کورتی ئەوەمان بۆ بڵێ ئەوەمان بۆ بڵێ هەی لە ئەوە گوڵە لە بەربوورەکەی پورە کراسە سوورەکەی و پورە شەلەکەی نازان بەس بەناو بەندێکی بۆ زیاکەێ قای نامشکلە نییە ئەڵم ئەرە بیرتە ئەو شەوە گوڵێ خۆ لێ تۆرانێم عالم دەزانی وەی وەی من ماڵوێرانەیەم بۆ باڵای بەرزێ گوڵێ هەر چاوەڕوانەیە گوڵە لە بەرمورەکەی جوانە پورە شەلەکەی ماچێگیران کردوە بۆ عوبێد مەغدوورەکەی ئەو بۆ جەنابەت و بۆ هەموو ئەزیزانیش برا مەغدوورمانەکە بەس کاک جێگر کەلیمەیەکی تریشە هەیە هەمووی زاید هەژدەیە ئەوە کار چییە ئەو مەمکەی وایە و نازانم ئەم سنگەی وایە کاکە ئیتر گەنجە ئیتر خۆ وەڵا خەڵک خوباتەوە شتانە باشترە ببێ بە داعش بڕوا خەڵ سەر بڕێ و خەڵخۆی بتەقێنێتەوە قەی چێ گەنجێگەڵ لە گەعدەیەکە کاک جێگە وڵا حەزەکەم بەسەر مەم کاگۆرانەیەکە بۆ بڵێ زۆر ئەتیادی احترامم بۆ ئەزیزان و بەڕێزانە هەر منیش نایلێم ئەنجا من حەز دەکەم ئەوە بڵێم ئەم گۆرانیە ئەو مەمکە ئەلێرێتەوە زل بووە ناشارێتەوە ئەمە هۆنراوی مەدهۆشە شاعیری گەورە مەدهۆش ئەمەی نووسیوە ئەمە هی کەس نییە تا ئێستا خەڵک ئەمێ دڵنیای لەسەر ئەم گۆرانیە بەم ڕوونکردنەوەیە ئەمە هۆنراوی مەدهۆشە ئەو مەمکە ئەلەرێتەوە زل بووە ناشارێتەوە ئەم گۆرانیە با بێ بڵێ ئەم گۆرانیە من برادێکمانێک کاگەڵۆ زوزو دانیشتی لە خۆی ئەو مەمکەی ئەلەرێتەوە زل بووە ناشارێتەوە
ئەرێ ئەموو هەڵۆ ئەم گۆرانی هیچیە ئەی وەڵی نازانم کۆنا من لە یەک دوو گادیاوتم وتم ڕۆ لە لای باداوان وتمان بە دوای منە کۆمەڵی بەڕێزی کەوتیەوە بەڵام دوای سێرم کرد کا گۆرانیزانم من لە دەمی کاکسمای سەردەشتیش گوێم لێ بۆ فەرمو قوربان ئەجا تێ بگەێنم من ئەوڵە ئەوم ژۆ لێنە بەڵام کە دوای سێرم کردو لە دەمی کاگۆرانی زبات جۆم لێ بوو لە گعدەیەگە ئەیلێت هەر بە شەژەش تەیلێت ئیتر نازانم بۆ چۆنەی لێت ئاوازەکەی دەستکاری کردو بەڵام هەمان گۆرانیە ئەو مەمکەی ئەلەرێتەوە ئەو گۆرانی وتووە تر پێشتر نازانم حتمما مادەم گۆرانی شاعیرەکەی مەدهۆش بێت دڵنیام گۆرانی ئێرانە با بڵێ نیونەمەندانی ئێرانە ئێمە نییە ئەو گۆرانی هەونەمەندانی باشوور نین دۆستاتت لەگەڵ کاگۆرانی زیبات چۆنە وەڵا کاگۆران خۆشەویستی منە چای ماچەکەم وڵا عەزیزە و ماوەیەکی زۆر لەگەڵەوە بەڕێزەشا کاگۆرا کارمان کردو و موزیک گوشتم بۆ عەسب کردو چەند ئاهەنگێک و بازاڕەکە دوکانمان بەرامبەرێک بۆ وەکو ئاهەنگی وەکو گۆرانی تون دووقۆڵی نەمان بۆ پێکەوە بەڵام چەند ئاهەنگێک سڵفەی کردووە کە هەردووکمان لێ داوەت بووین پێکەوە و چای ماچەکەم بۆ کاگۆران لێرەوە چەند زمان دەزانیت وەڵا خاڵە عوبێد کوردیەکەم باشە کوردیەکەم عیبی نییە تۆزی ئەڵمانیش دەزانم تاڵ بێجگە ئەڵمانیا چەند وڵات گەڕاوی وەکو وڵات وڵای ئەوروپاکە ئەوبێدەمەیم دی خۆزای ئەوروپا کۆنتترۆڵشتی نییە ینی سا تۆ لە منشنی ئاواقی سوئیس ئاواقی فەڕەنسا ئاواقی چیکە ئەوروپا هەمووی گەڕاوە وڵات لە بەریتانیا ئاهەنگە کردووە وڵی بەنیازم ئیشەڵا بەتەمان ئیشەڵا بۆ نەورۆز ئیشەڵا ڕێبکەی بۆ نەورۆز بەتەمان بڕینە بەریتانیا ئاهەنگانم تە بەرمە بەریتانیا نەورۆزە ئیشەڵا کاک جێگر دەمەتەکە لەگە تۆ زۆر خۆشە بەس کاتی لایفەکە بەرەو کۆتاییە بڕوان پێ بکە هەر نییە زۆر خۆشە زۆر مرتاحم کە لەگەڵ تۆ ناکە گۆرانی بێژانش مەگرەکە مرتاحن لەگەڵ تۆ گۆرانی لێن لەبەرمەتەکەکارۆ بەیەکەوە بین لە پەنامە دانیشتێتی ئەی کا بۆ کاک دلێر محەممەدی شاعیر ئەگەر دۆستایەتیت هەبێ لەگەڵی کاک دلێر محەممەدی شاعیر کاک دلێر ئەگەر کۆمنتێکمان بیتە لەسەر کاک دلێر محەممەد کاک دلێری شاعیر کاگلێر چای ماچەکەم کاگلێر لە لە ڕزگاری لەگەڕی خۆیان بوو پێم وابێت براگەشی لە مەحەد پێکەوە بناوەگەی میرچۆوار زۆر هاوڕێ بووین وەڵام وەکو هۆندراوە تا چەوەندراوشتین بەکارێنەوە بەڵام ئەزانم کە شاعیرێکی سەرکەوتۆ و زۆربەی هونەرمەندە میلیەکان هۆندای ئەم بەکارێت ناوە درۆشم نەکرد دەبێت یەکێ لە هەرە هۆنداوە مەشهورەکانی کە کراوە گۆرانی دەروێشم تۆ بەکارمە درۆم نەکرد دەبێ دەروێشم تۆ بەکارم هۆنداوی ئەو بەڕێزەیە چای ماچەکەم لێرەوە بەڵێ بەس کاک جێگر لەبەرەوەی دەمەتەکە لەگە تۆ زۆر خۆشاوێ هەموو کاتکە بانگێشتم کردی بۆ لایف بیتەوە لەبەرەی بەڕاستی ئەم لایفە و لە دوای 20 دقەیەک خۆش بوو هەنێشتمان درکان بەڵام هەر من بە لایف حسابی ناکەم جاری ترە بێ بیتەوەی تر نازان تۆڵێکی وەڵا ئیشەڵا خوا گەورەیە تۆ تەمەم باقی بێ بە ئەمە بڕوا و با خەڵک لێ ڕازی بێ جاریکە خوا گەورەیش سەری حەقمان نییە ئێستا یەک پرسیارکە لێم بەجێماوە ئەوش ئەوەیە پێ بڵم حەفلەکانی تازەی نەورۆزت چۆن چۆنینێ و تازەترین حەفلت لەکوێ ئەگەر بتوانانی ئەوەشتر لێدوان بدەیت بۆی کوردانی ئەوروپا و بە تایبەت ئەڵمانیا لەوانەیە زۆر لە بینەران حەسکەم لە حەفلەکانە بەشدار بن ئەم تازەڵی حەفلت حەفلە تازەترین حەفلە من نۆزدەی مانکاگەدە سێ بەیانی ببورە سێ بەیانێک ئابزانم لە نەرویج حەفەی دوو ڕێبەندانم یەکەی کوردانی ڕۆژەڵاتە ئازام ڕۆژی پێشمەرگیە دوو ڕێبەندان جەژنێکی سیاسیە هی کوردەکە بەڕێزەکانە لە شاری ئۆسلۆ ئاهەنگە مێمە نزیکترین ئاهەنگی جەماوەریەکە ئەکرێت ئیتر بۆ سەری بۆ نەورۆزیش با بڵین من تا ئێساوە خەریکی بچمە بەریتانیا ئەم نەورۆزە لە بەریتانیا بم ئیتر دەردی کابراوت هەرچۆرە بێ ئیشەڵا هەر لە ئەوروپا بم بەریتانیا بێ ئەڵمانیا بێ هۆڵەندا بێت ئەلەکسەر تەمەم باقی بێ ئاهەنگمانە بێت یعنی تۆ دوای نەورۆزە ڕۆیتەوە نا من بژۆم هات شو ئەەکەم یم ئەڕۆم خاڵ من خۆم بۆ ناژیێت من دای نەورۆز ناڕۆم ناوەڵا لاانی پێش نەورۆز ڕۆ بەس بژۆمەوە تۆزی هاتوشۆم زۆرە یەم و ئەڕۆم ئەوەیە کەشەم نییە چی دێ بۆ عوبێدی حەمەچیلۆ بە ڕاشکەوانە بێڵێ وەڵی خۆشەویستی کاکە عوبێژیان سمێڵەکە و دانێرەوە عین کاکاروانی لێ بکەرەوە چکە تۆ ئەو سمێڵە دانێرەوە ئەو بەخسی برای خۆکە نانا لێرە مێرە نییە هەرچی پێوەتە بەسس دەست ئەی وایە آخرکاکە ئەمان مویان پێوە نییە نە ئافرەدیان نە پیاویان ماشەڵڵا لای خۆمان هەر سمێڵیان بەقەت چوار نەفەریە دەمووی بێوەیە ئەوەی تیا خۆمان ڕەسەنین جێگرجان عزیزی کاکە ئینشەڵڵا بابکەڕێمەوە منش محاوەلاکەم ئینشەڵڵا لە خزمەتام کاک جێگر گەردنم ئازاکە گەردن ئازا بێت منیش ڕێزمێ بۆ ئەزیزان بۆ جەنابێ
هەموو وەزیزانی کە لە لایڤان هەموو خۆشویستانە هەموو ئەو هونەرمەندانی کە ناومێنان و کە نایشم نێنان ئەوانە هەمووی ئەزیز و مامۆستا و برای گەورەی منن یەک بێکشان پرسیار بکەم بە ئاخر خدر بێ گڵاسیە ناسیت کا خدر وڵی خدرم زۆر خۆش من یەک شتێ بڵێم پێشەوەی ئێستا قسەیەکەم کردوتم ئەو جاسم چوشانی ئەبێتە یەکێک لە هەرە هونەرمەندە باشەکان ئەم قسێ لە برا وەرگرە ئەمە بە دڵنیایی باڵێ بە دڵنیاییەوە تواناکەشی سەڵەسە پێەیە ئەو خدر بێگلاسیە بیدایەتی بوو برادەروشتمەیە لە قەڵات جێویدا نادم هەموو کاکە ئەم خدرە سەر ئەکەوێت لە کۆڕەداوی و لەمانە زیاتر مەشهورە بێت و جمهوری زیاتر بێت جاو برادەرمەیە کە لە قەڵات شایەتن کا خدریشێکە لە خۆشەویستانی من جا یەکتم بابیر چوو لەم شوانەیە تەلەفۆنمان کرد پێکەوە پەیامی بۆ ناردەبووم جۆ لێمەکە عوبێت بەڵێ وتی کاکە جێگەجێ ئەم چاوت ماچ دەکەم هیوادارم لەسەر ڕێچکەی من گۆرانی بڵێ ئەمە چیت بوو ئەمە کاک خدر تەلەفۆنی کرد وتی هیوادارم لەسەر ڕێچکەی من گۆرانی بڵی گوت کاکە خدر تۆ چای منی عزیزی منیت خۆشەویستی منی جا هەوادارێکی زۆریشی هیوادارم هەراوە داوارگی بمێنێتەوە ئەگەر کاک خدر پێی خۆش بوو ئەگەر حەزی کرد دانیشتنیی لەگەڵاکەن ئەگەر پێی خۆش بوو چای ماتەکەم کورس ئێستا خدر ئەقدەمەوە بەڕاستە خدر قوربانە ڕۆحە خدر هاتوومەتە ئەوروپا سێ دەکەم کاکە بە لێکزز و بە پۆرشۆ بە دوایەوە بۆیە منیشڵە مەگەر ڕازی بێ ماگا خدر دانیشتنیە بگەین مەمنونیە بین ئەرەوەڵا کاک جێگر چاوەکانە باچەکەم ڕێزمان بۆت ئەی چی پێشبینیەکە بۆ عزیزان وەڵا کا عوبێدی شەڵاتەوە یەک دوو ساڵێکە لە کەناڵێکی تەلەڤیزۆنان بەرنامە پێشکەشەکی پەنا بەخۆ چاوەکانە ماچەکەم ڕێزمان بێت شەوگار ئارامی و کاتمان گرت شەوشات دەرگەڵمانەکەڵێک ڕێزم بۆ قوربان چاوەکەمی چیت قوربانە ئازدان و خۆشەویستان و دۆستان و برادەران